چەند مانجێکە لە سنووری پارێزگای هەولێر هۆشداریەوەمان دەدا کە هاوینێکی سەخت لە پێشمانە لە بابەتی وشکە ساڵی و ئاوی پاک لە بۆ ماڵان و لەو چوارچێوەیەشدا ئێمە لە مانجی 11 پارساڵەوە هەموو حازریەکمان کردبوو وەکو پارێزگای هەولێر لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان لە بۆ خۆحازرکردن لە بۆ ئەو ڕۆژەی کە لە هاویندا کێشەی ئاوی ماڵان دەست پێ دەکاتن. ئێستا ئێمە لە ڕۆژە سەرەتاییەکانی ئەو گرفتە گەورەی شاری هەولێر داین لە ئاوی ماڵان و لە بابەتی وشکە ساڵی و دەرکەوتەکانی وشکە ساڵیدا. ڕوحی کێشەکان سێ خاڵێ بەڕێزان. یەکێکیان هەولێر و هاوین و بەردەوامی کە چەند ساڵێکە چەندین ساڵە و کێشەیە لە سنووری پارێزگای هەولێر هەیە. ئەوە هەموو هاوینان بە جۆرێک پلانی ئەو هاوینە بەشێک لە چارەسەریەکان بووە. خاڵی دووەم و گرفتی دووەم ئەوەیە 2 ساڵە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و کاریگەری لەسەر ئاو دابەزینی ئاستی ئاویبیرەکان و وشکە ساڵی کاریگەریەکانی زیاتر بە دەرکەوتووە وەکەوەی بینیتان جستانێکی چەند باران هەر بارانێک لە ئافاوی لێکەوتەوە کە سوودی نەبوو لە بۆ ئاوی ژێرزەوی و ئێستاش لە هاویندا کێشە گەورەکە بەرۆکمان دەگرێتن لەوەی کە بابەتی ئاوی پاچی ماڵانە دابینکردنی ئاوە و دابەزینی ئاستی بیرەکانە و دابەزینی تەواوی ئاوی ژێرزەویە گرفت دروستبوونە لە بۆ بیرەکان. گرفتی سێمیش بەڕێزان بابەتی کەمی کارەبای نیشتیمانیە لە سنووری پارێزگای هەولێر کە ئەوەشیان کاریگەری دەبی لەسەر هەم لە بۆ بیرەکان کە احتیمادی کولی لەسەر کارەبای نیشتیمانیە و هەمیش ئاوی ئیفراز کە دەبێتە هۆکاری ئەوەی کاتێک کارەبای نیشتیمانی ڕێژەکەی کەم دەبێ تۆڕەکانی ئاو بەتاڵ دەبن بە سانایی لە ماوەی ئەو چەند سەعاتەی کە کارەبای نیشتیمانی دەبێتن تۆڕەکانی ئاو پڕ نابنەوە.